زانکۆی حکومی هەیە کە هەلی کار بۆ خوێندکاران دەرەخسێنێت. من سۆران نەقشبەندیم لەگەڵا ڕێخەری میدیا و پەیوەندیەکانی نێکستێپ سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ کاتی کە بێمت بەخشی. ئەمەوێت پێم بڵێ ئەو دەرفەتی کارانەی کە نێکستێپ بە خوێندکارانی دەبەخشێت چییە لەم ساڵدا؟ بەڵێ زۆر سوپاس سڵاو ڕێزم بۆ بینەران. ئەوەی ڕاستی بێ بە دوو شێوازە، شێوازێکیان کاتێکەوە خوێندکارە چێتە ناو زانکۆ و ئەجوایی زانکۆوە چۆنی بتوانێت هەلی کار بەدەست بێنێ. ئەوە نییە کە یەکسەر با بڵێن لەو قۆناغەوە یەکسەر بڕاتە سەرکار ئامادەکردنەکەیەتی ئەو پرۆسەیە کە خوێندکار ئامادەکە و هەموو ئەو با بڵێن توێشوانەی ئەیاتێک ئەوکو لێزانین و زمان و ئەو هەڵسو کەوتە ئێتێکیانەی کە هەر کەسێک بۆ وەکو کارمەندێک پێویستی پێبێ. لە دوای ئەوە یێتە سەر ئەوەی کە ئایا وەکو خوێندکار بەردەوامە بێ لەو شوێنەوە وەکو کارکردن یاخود لە پرۆسەی دوای تەخەڕۆجکردنی لەو زانکۆیە. ئەوەی دوای تەخەڕۆجەکەی ئەمێنێتەوە ئێمە باسی دامەزرانی حکومی ناکەین چکە بەداخەوە ساڵانێکی زۆرە وەستاوە. دامەزرانە ئەهلیەکان و دامەزرانە کۆمپانیایەکان لە دوای ئەو قۆناغەوە دەست پێیەکە کە ئەو زانکۆیە هەتاوەکو ئەو فێرخواز و قوتابیایی باشتر ئامادە کرد بێت زووترە چێتە بازاڕی کارەوە. ئەمەش ئەتوانین ببێ ناوهێنان چەند زانکۆیەک هەیە کە لە ناو کوردستانە با بڵێن داواکاری زۆر لەسەر فێرخوازەکانیان هەیە. زۆر باشە. ئەمەوێت پێم بڵێ ئەمە سێمین ساڵەکە پێشانگای نێکستێپ بکرێتەوە بۆ خوێندکاران و بۆ خزمەتی ئەوان. ئەگەر داتا و ئاماری ساڵی پارت لابێ کە ئەمساڵ زۆر بە بەراورد بە ساڵی پاش زۆر گۆڕانکاری باش هەیە و زۆر بەرفراوانتر کراوە. ئەگەر داتا ئەماری پارت لابێ پار چەند دەرفەتی هەلی کار بۆ خوێندکاران ڕخسێنرا؟ لە ڕاستیە من ناتوانم ئێستا ژمارەی ئەو دەرفەتانە چکە بە ڕاستیەکەی هەنێکیان ئێمە بەس تەنها حەلقەی وەسڵەکە بووین بە یەکمان گەیانون و ئەوە دوایی ئەکەوێتەوە سەر چالاکی و بە دواداچوونی ئەو کەسانە خۆیان و موسساتانە خۆیان. بەڵام وەکو داما با بڵێن ئامار کە چەند ژمارەیەک بڵێم جێی سەرنج بێ ئەوەیە کە ئێمە پارت پێشوازیمان لە 11,000 خوێندکار کردووە بە هەر سێ ڕۆژەکەوە. ئەم ساڵ بەپێی داتاکانی ڕجستریشنی ئۆنلاین کە بۆ نێکستێپ کراوە ئەمڕۆ کە هێشتا سعات 3:30 ئێمە قساکەین زیاد لە 5,000 کەس ناوی نووسیوە بۆ هاتن بۆ پێشانگاکە. ئەمە ژەومان پێڵێکە ئەگەر هەر ڕۆژێک 5,000 کەس بێ بۆ ماوەی سێ ڕۆژەکە 15,000 فێرخواز دەتوانێت بەشداری ئەم پێشانگایە بکە و بە دوای هەلی کار و بە دوایاری خوێندن و بە دوای بۆرسی خوێندن و کورسی خوێندن و ئەوانەیە باشە. ئەگەر بینە سەر سکۆلەرشیپەکان ساڵی پار 10 سکۆلەرشیپ ئامادەکرا بۆ ئەم ساڵ سەرەتا 40 بوو دواتر کرا بە 60. باشە ئەمە چۆنە خوێندکارەکان چۆن بەنمونە فۆرمێکی تایبەت هەیە پڕیکەنەوە یاخود چیەکەن بۆی کە ناویان بێتەوە کەوتوتۆ سەرەوەی کە ژمارەیان چەنە بەنمونە چەندیان بۆ هاتۆ لە پۆلی 12؟ خۆی بێگومان نازان بڵێم بەداخەوە یا چۆن مەسەلەی دەرەجە یەکێکە لە ئەرکە قورسەکانی فێرخواز کە ئەو قەلەقیە تووشەکە لە شەشە پێویستەکە دەرەجەیەکی زۆر بێنێ تاکو بگا بە و کۆلێژێک کە خۆی حەزیێتی. ئەمە ژواکە بەڕاستیەکەی کە هەنێک کێشە دروستکە بۆ مەسەلەی قبول و وەرگرتن کە خۆشبەختانە ئەمڕۆ نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا دکتۆر خەتاب شێخانی کە لەگەڵمان نابوو زۆر بە وردی باسی ئەو هەنگاوانەی وەزارەتی خوێندنی باڵای کرد کە چۆن ئەیانەوێت ئەو لەمپەڕی دەرەجەیە تێپەڕێنن و بکاتە ئەوەی کە فێرخواز بتوانێت بە حەزی خۆی خوێندن بخوێنێنێک بەبێ دەرەجەکەی. باشە بربەست و ئاستەنگی بێگومان بۆ هەر هەنگاوێکی گەورە یەتە پێشەوە هەڵبەتە بۆ ئێوەش ئەمە پێش هاتووە. ئەمە بزانم بربەست و ئاسەنگیەکان بۆ نێکستێپ چی بووە کە هاتوتە بەردەمتان بۆی کە یارمەتی خوێندکارەکان بن؟ وڵی خۆی هەنگاوەکە لە بەرەوەی مبادرەیە ئینیشیێتیڤە دەست پێشخەریە ئەوێت تا باوەڕ پێ ئەهێنن تا هەموو لایەنە حکومیەکە کە خۆشبەختانە ئەم ساڵ هەنگاوە گەورەکەمانەوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا وەکو بینن پارتنەری سەرەکی نێکستێپە و ئەم نێکستێپە پێویستی بەوە هەیە لە دوای وەکو ئەڤین خان لە ناو سیمینارەکەی ئاماژەی پێکرد پێویستی بەوە هەیە کە بچێتە قۆناقێکی ترەوە لە قۆناقی گواستنەوە و دامەزراندنەوە بچێتە قۆناقێکی بەردەوامیەوە کە خۆشبەختانە هەموو هەلەکان ئێستا لە بەردەممانەکراوەیە بۆی کە لە ساڵانی داهاتووە زانکۆی زیاتر تەنانەت دەرەوەی سلێمانی چووکە ئەگەر پار لێرە بوو بێتن بەڕێستان لە هەولێر و لە دهۆک لەگەڵ شارەکانی کەیە زانکۆمان لەگەڵا نەبوو. بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لە دهۆکەوە زانکۆی ئەمریکی دهۆکمان لەگەڵایە زانکۆی ڕابڵێت کوردستانمان لەگەڵایە لە هەولێرەوە و زانکۆ حکومیەکان زۆربەی زۆریان لێرن زانکۆ ئەهلیەکان و پەیمانگا ئەهلیەکان زۆربەی زۆریان
خۆشببختانە لە 1 بۆ 4 سکۆڵەرشیپیان هەیە کە ئەمەش ئەو پرسیاری پێشووی جەنابێت جوابێتەوە کە چۆن ئەو ژمارەیە زۆر بووە وردە وردە ئەم مؤسساتە تعلیمیانە زیاتر باوەڕ بە پرۆژەی نێکستێپێنن و ئێمەش ئامانجەکە سەرەکیەکەمان باڵێن ئامانجە گەورەکەمانەوەیە کە لە پرۆژەی چەند گەنجێک و دامەزراوەیەک دەریکەین بۆ پرۆژەیەکی نیشتیمانی کە هەموو ئەو فێرخوازانەی لە هەر شوێکن لە هەر شوێنێکم بتوانن سوود لەم دەرفەتە وەرگن بۆ ژیانی سۆران نەقشبەندی هەر بژیت ماندوو نەبی سواز بە ئامادەبوونت